فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لخزمة قرآني پربركة بخشش دابوين لسورة لقمان آياتي 34 گەیشتینە کۆتا بەشی ئاەتەکە کە خوای پەروەردگار دەفەرمێ وما تدري نفس بأي أرض تموت. هیچ نەفسێک نییە، هیچ مرۆڤێک نییە بزانێ دوا ساتی کۆتایی هاتنی ژیانی دنیای لە چ شوێنێک دەبێت. خوای پەروەردگار نەیفەرموو لە چ شوێنێک دەشاردرێتەوە یان قەبری کوێ دەبێت، چونکە ئاەتەکە وای نەفەرموو لەوا چێ جەنابەت وەسیەت بکەی بڵێ کاتی خۆی لە هەر شوێنێ مردم بە تارەش بێ بمهێننەوە لە فڵان قەبرستانە بمنێژن. بەڵام خوای پەروەردگار باسی ئەوەی کرد بأي أرض تموت، ئەو شوێنەی دواتچرکەی ژیانی تۆیە، دوا هەناسەد لە چ شوێنێک دەدەی بەس ئەڵڵا دەزانێ. ئەوە کەلامی خوای پەروەردگارە. ئەمەش یەکێکە لەو پێنج شتەی تەنانەت هیچ پێغەمبەرێک، هیچ ساڵحێک، هیچ پیاوچاکێک، هیچ وەلیەک، هیچ کەسێک حتا قیامەت ئەم زانستەی پێ نەدراوە غەیری ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا. ئەو چرکەی کە چوێنەکە ڕوحت دەرەچێ بەس خوا دەیزانێ. وە زۆر کەس دەڵێ وەڵا فڵان کەس بڕیاری داوە لەوێ دەنێژرێ، خوا نەیفەرموو بأي أرض تدفن، لەکوێ دەنێژرێی، بأي أرض تموت، لە چ شوێنێکە دواتچرکەی ژیانی تۆ کۆتایی پێدێ یان نانۆ چرکە لەوەش کەمتر کۆتایی پێدێ، ئەوە پەنها ئەڵڵا دەیزانێ. ئێمە دوو شتمان هەیە، تەوقیتانی لا نەدری ما حالنا فيهما. دوو تەوقیتمان هەیە، دوو شتمان هەیە بەس ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا خۆی دەیزانێ حاڵی ئێمە لەوێدا چۆن دەبێ. یەکەمیان تەوقیتون زەمانی، کاتێکمان هەیە پەیوەندی بە زەمەنەوە هەیە. وما تدري نفس ماذا تكسب غدا. پەروەردگار پێشتر فەرمووی هیچ نەفسێک نییە بزانێ بەیانی دەستکەوتی چ دەبێ، دەستکەوتت چ دەبێ. خوا نەیفەرموو هیچ نەفسێک نییە بەیانی دەزانێت چ دەکا. وما تدري نفس ماذا تعلم غدا من باس کرد، خواوای نەفەرمووە. ئێمە زۆرجار تەفسیری قورئان بە کوردی بە هەڵە دەکەین. هیچ نەفسێک نییە بەیانی بزانێت چ دەکات. ناوەڵات تۆ دەزانی بەیانی چ دەکەی. بەرنامە ڕێژی ناومێشکت، ناو پرۆگرامەکانی ژیانت هەموو تەرتیب کردووە، دەزانی چ دەکەی، بەڵام تەکسیب و نازانی ئەو بەرنامەی دانناوە پێی دەگەی یان نا. دانناوە بەیانی بچی بۆ دایرەیەک، بەڵام کە بەیانی هەڵدەستی سوبحانەڵڵا نەخۆشی سەیرەکەی ئەو شەی کە بۆی دەچی مدیرەکە لەوێنێ ئیمزاکەت بۆ ناکرێ، دەستکەوتەکەت بۆ جێبەجێ نابێ، دوکان دەکەیتەوە بۆ ئومێدی قازانجی کە سەیەکەی لەولاوە زەرەرت کردووە. بۆیە پەروەردگار دەفەرمێ تەوقیتی زەمانی تەنها ئەڵڵا دەیزانێ کە بەیانی تۆ دەستکەوتت چی دەبێت. تەوقیتی مەکانیمان هەیە، شوێنێک کە خوا خۆی دەزانێ دواتچرکەکانی ژیانی تۆ لەکوێیە. وما تدري نفس بأي أرض تموت. ئەو مەکانە بەس لە عیلمی ئەڵڵادا سوبحانەهو وەتەعالا. بۆیە باڕێزان باسی مردنە، باسی چارە نووسە ڕاستەقینەکەی ئینسانە. بەخوا زۆر زەرورە هەر ناو بەناو وتارەکانمان باسی مردنی تێدا بێ. ڕەحمەتی خوا لەو کەسەی کە دادەنیشێ بە تەنیا ئەگەر هەفتەی جارێکیش بێ نیو سعات بۆ خۆت دانێ لە ماڵەوە گڵۆپەکان بکوژێنەوە، یان ئەگە ماڵ و مناڵ لێن نەگەڕان بڕۆ لە دەشتێکە بۆ خۆت لە شوێنێکە لە پارکێکە دانیشە چاو بخە سەریەک و بیر لەو چرکەیە بکەیەوە کە ئاخر هەناسە دەدەی. لەوێەوە ئەم هەموو دنیا فراوانە لاپەڕەکانی تۆ بۆ دوجار کۆتاییان پێدێ، دەفتەری ئەعمالەکە داخرا، ئیتر هیچ شتێکی تری لێ نانووسرێ مەگەر خوا نەخواستە ئەوەی خراپە لە دوای خۆی بەجێ بێڵێ و بۆی نەقڵ بێ، یان ئەوەی چاکەی چاند بێ و ئەمجا وردە وردە بەرهەمەکانی داخڵ بن لەسەر حیسابەکەی. کاتێکی ئینسان دەمرێ ئەو کەسەی زۆر دڵسۆزمانە، ئەو کەسەی زۆری خۆش دەوین، ئەو کەسەی لە ڕووی خزمایەتیەوە ئەولادمانە، هاوسەرمانە، کەس و کار و برامانە لێمان کۆ دەبنەوە، دڵسۆزترین کەست
ئەو کەسەیە دڵێ خێرا فریاکەون قەبرەکەی بۆ ئامادەکەن. دڵسۆزترین کەست ئەو کەسەیە خێرا فریاکەون مرد و شۆر ئامادە بێ و کفنەکەی بۆ ببڕن. پەنا بەخۆی کەسی نییە کەس دەی ناپرسێتەوە. تۆ کە خەڵکی زۆر دڵسۆزت هەیە ئەو دڵسۆزانە لە هەموو کەس زیاتر پەلایانە بگەی بە شوێنی حەقی خۆت. تەلەفۆن بۆ هەموو شوێنێک دەکرێت بەڵام ئەم جارە تۆ هەواڵی مردنت بڵاو بۆتەوە. سبحان الله هەل لە دوای ئەو لەحزەیەوە مامۆستا مەلا فڵان کەس نەما، کاک حاجی فڵان کەس نەما، دکتۆر فڵان کەس نەما، دادوەر فڵان کەس نەما، سەرکردە فڵان کەس نەما، کە خەڵک دێتە مزگەوت ئەڵێن جەنازەکەیان تەواو نەبوو. سبحان الله یەکسەر ناوەکانت هەموو ڕێژ بووەوە، هەموو لەقەبەکان بوو بەچی؟ ئەرێ جەنازەی فڵان کەس ئامادە بوو بۆ ناشتن، جەنازەکە نوێژی لەسەر کراوە، دیقەتت داوە، هەر کە ڕوحەکە دەرچوو هەموو شتێکت کۆتایی پێهات، تازە پێمان دەڵێ هیچی بۆ تۆ سوودی نییە. ئالەو کاتەشا ئەم بەرگ و پۆشاکەی ڕۆژانە شانازی پێوە دەکەین. ئەگەر سوپاسی پەروەردگاری دەوێت جلوبەرگەکان گرانبەها بن بۆن خۆش و معەتەر بن ئەبێ هەمووان دابدرێن. ئەو کەسەی کە ئەو هەموو نەجمە و داڵە لەسەر شانیەتی هیچی لەگەڵیان نایە، ئەو بەرگانە نایخوا. ئەگەر هەموو مەدالیەکانی جیهان بەیەخەتەوە بن، هەموو مەدالیەکان لە گەردن تابن دەبێ هەمووان دابدرێن. جبە و مێزەری مەلایەتی نایخوا، شاڵی مام سەیریش لەگەڵیان ناچێ، کەشیەکەی مام حاجیش بۆ وێ نابێ. ئەبێ هەمووانمان یەکسان جلێکمان لەبەرا بکرێ. کفنێکی سپی کەست بینیوە بە جلێکی ترەوە قاتی شاڵی زاخۆی تێوە پێچن نابێ، بەخوا یەکسانێکی جوانە. سبحان الله ئەبێ هەموومان جلەکانمان یەک بێ. پارچەیە قوماشی سپی پێمان دەڵێ حەیفە ئەوەی لە ناو پەڕۆسپیەکە شایە سپی نەبوو بێ. زۆر کەس هەیە بەس کفنەکەی سپیە، ئەوەی لە ناو کفنەکەیە دڵێکی ڕەشە بەداخەوە، دڵێک حتا مردن بەرامبەر بە مسلمانان پڕ بوو لە بغض و قین، ڕق حەسوودی، ڕق لێبوونەوە لە مسلمانان. ئەوەی لە ناو کفنەکەیە ڕقێک بوو، ڕقی لە مزگەوت بوو کەچی ئێستا جەنازەکەی لە مزگەوتە. دوو کەس زۆر داماون، زۆر جێگەی بەزەین. یەکەمیان ئەو کەسەی بە ژیانی خۆی جومعە و جەماعەتێک و نوێژێکی لە ماڵی خوادا نەکرد، یەکەم جار کە دێتە مزگەوت بە قاج نەهاتۆ بە دارەمەی دەیهێنن. کە داماوە حتا کە سوکارەکەشی هەست بە خەجاڵەتی دەکەن. مامۆستای ئاینی نابێ بڵێ نوێژ لەسەر کەس ناکەم، نابێ، ئەمە ئەو مافەمان نییە. ئەبێ بڵێن عەبدی خوایە، چۆتەوە بارەگای خوای خۆی، من دوعا بۆ هەموو کەس دەکەم مادام یەقینم نییە کە مولحیدە. ئەتر ئەوەی تری کتابەکەی پەروەردگار خۆی دەیخوێنێتەوە، بەڵام کە سەیری دەکەی لە مامۆستای نوێژ خوێنەوە لە ئەهلی مزگەوتی وەکو جەنابتانەوە، ئەوە فڵان کەسە یەک جار مزگەوتی لە ژیانە نەبینی، بەو قاچانەی نەهات بڵێ ماڵی خوا بزانم چۆنە، یەک جار لەسەر بەرماڵ ڕانەوەساوە و بەرەو ئەو قیبلەیە سوزدەیەک بەرێ. ئەمە یەکەم نوێژە نەیکرد، نوێژی نەکرد تا نوێژی لەسەر کرا. زۆر خەتەرە، بیری لێ بکەوە عەزیزم. نوێژی نەکرد هەتا نوێژیان لەسەر کرد. خوا با نوێژ خوێن بین، بەخوا شەرمەزاریە ئینسان نوێژ نەکەون دوای نوێژی لەسەر بکرێ. ئەی بۆ خۆت نوێژن نەکرد. دووەمیان ئەو خوشکانەم کە بەداخەوە ئافرەتانێکەن بۆ یەکەم جار پۆشتە دەکرێن، باڵا پۆش دەبن. هەموو ژیانی قۆڵی لە ئێرەوە بەدەرەوە بوو، هەموو ژیانی لە خوار ئەژنۆیەوە ئەگە سەروتریش نەبێ بەدەرەوە بوو، هەموو ژیانی ئەم قژە لەسکێکی بەخۆیەوە نەبینی، ئەم گەردنە جوانەدا نەپۆشرا، ئەم سینەی بە پەڕۆی حیا و حرمەتی لە چکدا نەپۆشرا. یەک جار کە دادەپۆشرەیە کە کفنەکەی تێوە دەپێچن، ئەبێت لە سەریەوە تا قاچی هەمووی باڵا پۆش بێ. جات خوا کچە شیرینەکەم، خوشکە باشەکەم، حەیف نییە لە کفنا باڵا پۆش بێ. توخوا حەیف نییە بەدەستی خۆت باڵا پۆش نەکەی. ئالەوێدا هەمومان ئەوە چارە نووسمانە داد دەنێن لە مزگەوتا و دڵسۆزەکانە نوێژ لەسەر دەکەن و ئەمانە برامانن. بەخوا براینی ئێمە هەمومان براین، چونکە لە دوای مردنیش دوعا بۆ یەکتر دەکەین. ئەو دوعایانەی کە لەسەر ئەو نوێژی جەنازەیە دەکرێن خوای گەورە بە ڕوحی ئەو مردوی دەگەیەنێ، کە دەڵێن یا ڕەبی خوا لەو مردۆ خۆش بە هەموو ئیماندارێک کە لە سەفی نوێژی جەنازەدایە خوای گەورە بە هەر دوعایەکی ئێوە گوناهێک لەو پیاوە ڕەش دەکاتەوە، چونکە برای ئیمانیمان بوو. ئەو هەموو ساڵی ئێمە لە مزگەوتا نوێژ جومعە و جەماعەتمان بەیەکەوە دەکرد. ئەویش پێشتر دوعای کردبوو اللهم اغفر للمؤمنین والمؤمنات،
هەموو جمعەیەک و دوای هەموو نوێژەی خوایە لە منیش و لە هەموو پیاوان و ژنانی ئیماندار خۆش بە چاکەکەت بێتەوە ڕێگات تۆ دوعات دەکرد ئەمڕۆ ئەمجا خەڵک دوعات بۆ دەکا هەمیشە زۆر دوعا بکە هەر کاتێ دەستت بەرزمە کردەوە یەکەم جا دوعا بۆ خۆت بکە بڵێ یا ڕەبی خوایە ڕەحمم پێ بکەی خوایە لێم خۆش بی خوایە ڕەحم بە دایک و باوکم بکەی دوای بڵێ یا ڕەبی خوایە هەرچی پیا و ژنی ئیمانداری ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم خوایە هەم ڕەحمیان پێ بکەی هەم لە گوناهیان خۆش بی واللهی دڵنیابە تۆ ئەوا بەدڵ بۆ خەڵک نوێژ بکە خەڵکی نەناسیا و کۆ دەبێتەوە لە مزگەوتان نوێژ ڕەسەر جەنازەکەت دەکا بەدڵ دوعات بۆ دەکەن قەرزەکان وەردەگریەوە چەندە دوعات بۆ موسڵمانان کردبێ ئەوەندە قەرزەکە وەردەگریەوانێ جا هەر کەسێ دەڵێ خوا لەم برایم خۆش بە لەم خوشکەم خۆش بە خوا لەناو ئەو تابوتەیە گوناهێکت لە کۆڵ دەکاتەوە ئەی چ بەرەکەتێکە ئێمە براینە با مزگەوت بمان کە بە برای ڕاستەقینی یەکتر هەموو جیاوازەکان وەلانێن هەل لە منەوە بۆ جەنابتان کە هاتینە ئەم دی و قاپی مزگەوت هەموو شتەکانی دنیا فڕێدەن یەک دڵی پاک و پخۆت هەمومان براین هەمومان ئەهلی یەقی بلین ئیتر هیچ شتی کەمان نییە هەمومان بەس موسڵمانین ئەوانی کە هەمووی لە دەرێ بەجێ بێڵن با لە ناو مزگەوتە چونکە ڕۆژە لە ناو مزگەوتە ئەم برایانەمان فریامان دەکەون خوشکەکەم خوشکەکانت کە نوێژ لەسەر دەکەن فریاد دەکەون زۆر کەس بۆ سەر قەبران لەگەڵت دێن ناسیاوانت خزمەکانت کە سوکاری خۆت بەڵام سبحان الله نازانم دەبێت دنیا هەروایە کە دەتخەنە قەبرەکەوە هەمووی بە پەلەیە خێرا بگەڕێتەوە ئێستا لەم سەردەمی سەریعەدا جاران بە خاکە نازگڵیان تێدەکردەوە ئێستا حەفارەکە ئەوەندە بە سەریعی لە ماوەی چەند دەقەیەکی کەمە هەمووی حازر دەکرێت یاڵا با بڕۆینەوە خواحافیزی کۆتاییت لێ دەکرێت ئۆتۆمبیلەکەت چەند گران بەها بوو بێ سویچەکانت تەواو بوو ئەوە دوجارە تۆ سلفت پێ لێدابێ ئەوە دوجارە بەسمەکەت بەکارهێنابێ کلیلی قاسەکانت کلیلی مەدخەلی ماڵەکەت هەمووی تەواو بوون کتێبخانەکەت شەهادەکانت جلو بەرگەکانت پێڵاوەکانت ئەگە منداڵەکانت ساڵح بن دەڵێن باوکمان لە دنیا زۆر ماندوو بە ئەمانەی بۆ بکەین بەخێر با خێرێکی بۆ بکەین بەشی تویان پێوە نەما کفنێکت لەبەرایە هیچ گیرفانی نییە بەخوا دەرسی کفن زۆر گەورەیە گیرفانی نییە پێمان دەڵێ ئەوەی پێشتر نەنارد بێ ئەم کفنە هیچی تێ ناکرێ زمانی پێش ئیسلام کەسێک کە دەمرد ئێستاش لە ئاسار و شوێنەوارەکانی مێژووی کوردستانی جەنابتان بیستوتانە و بینیویشتانە گۆزەی وا هەڵدەدرێتەوە بەس یەسق و پرووسکی تایە مرۆڤەکەی تیا دانیشێنرا و دوای مردن هەندێک لیرەی تێدایە زیێڕی تێدایە زیوی تێدایە مستیلەی تێدایە ئەوانە زۆر دەبیندرێن لە شوێنەوارە مێژوویەکاندا هەن یعنی ئەو زەمەنەی پێش ئیسلام ڕێیان وا بووە مرۆڤ چی هەبوو لەگەڵی خراوەتە گۆڕەکەوە ئیسلامە جوانەکەی ئێمە دەستورە خواییەکە پێی وتین تۆ ئەگەر شتت حەز دەکەی شتت لەگەڵابێ ئەبێ پێش مردنت ڕەوانت کردبێ دواتر نابێ ماڵی دنیا خەسار بکرێ بخرێتە قەبرەوە ئەوە بۆ زیندوەکان بەجێ دەهێڵدرێ ئەم ئیسلامەی ئێمە مرۆڤی فێری شارستانیەت کرد فێری نرخی مرۆڤایەتی ڕاستەقینەی کرد بزانە بەڕێزەکەم دنیا خەمبار نابێ بە ڕۆیشتنت ئابووری جیهان پەکی ناکەوێت لەسەر تۆ بەخوا کامەی کە دەڵێ بەرپرسێکی گەورەیە مدیری دایرەیەکە مامۆستا و خەتیبی مزگەوتێکە مامۆستای قوتابخانە و زانکۆیەکە بەخوا من کە مردم لەسەر ئەم مێزە وتار ناخوێنمەوە هەفتەی دووەم ئەو مینبەرە چۆڵ نابێ هەر یەکسەر یەکێکی تر لە شوێنی من حازرە و خوتبەکە دەخوێنێتەوە مزگەوت و ماڵی خوا ڕاناوەستێ دایرەکە لەوانەیە ڕۆژە دوو ڕۆژ مدیری نوێی لێ نەبێت سێیەم ڕۆژ کەسێکی تر هاتۆ دە شوێنەکەت و مێزەکەی تۆ لەبەر دەستی ئێوایە و ئیمزا و مۆرەکان بەدەستی ئێوەون دوکانەکەی تۆش داناخرێ ئەو پەڕی چوار ڕۆژ هەفتەیەک دوکانەکەت داخرا و لافی تێیش پێ و دەکرێتەوە جارێک کە مرۆڤەکان کەسابەتی لەسەر دەکەنەوە ژیان وەکو خۆی دەڕوا هەمووی وەکو خۆی دەڕوا مەزرعەکە جارش کە خەڵک تیا پێ دەکەنێتەوە ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژ گریانی تێدا بێ سەرۆت بۆ منداڵەکانت بەجێ دەمێنێ و موو بەم و محاسەبەکەشی لەسەر تۆیە ئەی خۆش بە حاڵی ئەوەی پارەی حەڵاڵی پەیدا کردەوە بە حەڵاڵی بۆ منداڵەکانی بەجێ هێشتووە ئەو میراتەش کە بە حەڵاڵی بەجێ هێشتووە خۆی گەورە دەیخاتە تای تەرازوی چاکەکانتەوە ئەی ماڵوێران ئەو کەسەی هەموو ژیانی بەس پارەی خۆ کردەوە ئەوەی نەیزانی حەڵاڵ و حەرامە ئێستا یەک شتی لە دەست نەماوە ماڵ و مناڵ بە ئیسراحەت دەیخۆن و چێژی لێوەردەگرن خۆی گەورەش لەسەر هەر هەمووی محاسەبەت دەکا بەڕاستی خەتەرە ئەوانەی کە هەواڵی مردن دەزانن سێ جۆرن هەی لافیتەکە دەبینێ فڵان کەسیش کۆچی دوایی کرد ئای بەستە زمانە ئەویش مرد
دوای 2 دقە لە بیریشی نامێنێ. لە فەیسبووکە دەبینێ وەڵا عەشرەتی فڵان کەسەوە پەیجی فڵان شوێن و ڕسمی فڵان کەسەوە خەتێکی ڕەشی لێ دراوە، حەد دوای چرکەیەک دای خوا لێی خۆش بێ، ئەوەی پەنجەیەکی لێدا و تۆ لا چوویتەوە. دووەمیان هاوڕێ نزیکەکانتن، ئەوانەی کە زۆریان خۆش دەوی بڕوا بکە تا دەوری 1 هەفتە لەوانەیە خەمیان بی، دوای هەفتەکە دەکەونەوە پێکەنین و جاری وایە هەل لە مەجلیسی تەعزیەکەدا قسەی خۆش دەست پێ دەکرێتەوە. ئەوەی دەمێنێتەوە لەوەچێت تا ساڵێک، لەوەچێت تا مردن هاوسەری ژیانە تۆی لەبیر نەچێتەوە. منداڵەکانیش لەوەچێت تا ساڵێک 2 ساڵ دایما ڕسمەکەت بە دیوارەوە بێ، لەناو مۆبایلەکەیاندا وێنەی بابە و دایان لابێ. بەڵام بڕواتان هەبێ سروشتی ئەم ژیانە وایە، قەدەری ئیلاهی دوای ساڵێک 2 ساڵ کوڕەکە دەست دەکا بە ژنهێنان، حەفلە و ئاهەنگ و شای دەست پێ دەکاتەوە لەو ماڵەیدا، کچەکەت شوو دەکا و شەکرا خواردنەوە دەست پێ دەکاتەوە. وەڵڵای جاری وای هاوسەرەکەشت شوو دەکاتەوە، جارێشکە بەرگێکەکەی نوێی وچێنی لەبەر دەکا، خوشکم مردووە و کابراجلی نوێی زاوایەتی لەبەر دەکا، ژیان دەستی پێکردەوە. بووی بە یادگاری لە ئەرشیفی ماڵەکەشتدا بووی بە لاپەڕەیەکی مێژوو. دوای نزیکی 300 بۆ 400 ساڵ وای لێدێ کەس نازانێت تۆ هەبوویان نە بە زۆری. من لە جەنابتان دەپرسم کامتان پشتی دەیەمتان دەزانن؟ فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەس بەخوا من بۆ خۆم لە دەوری 6 7 مەحتەلم. کامتان دەزانن باپیری دەیەمتان ناوی چی بووە؟ ئەوەی کە خۆمان هەڵدەکێشین ئەڵێ وەڵا کاکەجان من لەنەوەی فڵان کەسی شاعیری گەورەم، من لەنەوەی مەحوی شاعیرم بۆ نمونە. ئەویش نازانێت باپیری چۆدەوە سەر کوێ کە مەحوی تازەیە، خۆ هەمووی 200 ساڵێک نابێ، هەمووی 100 ساڵە مردووە. وەڵام من لەنەوەی فڵان پیاوچاکم، من لەوەی مەولانە خالیدی نەقشبەندیم، بەڵام نازانێت لە کامەیانەوە گەیشتەوە وایە نە، بەزەوەی خۆی پیاو ساڵح بۆ ئێستا ناوی ماوە. نووسەرەکان ئیمامی غەزالی 500 ساڵە، ئێستاش کتێبەکانی ئیحیا عولومالدین دەخوێنێوانێ، لەوانێت دایان کەس خۆی بەنەوەی ئەو بزانێ، بەڵام باوەڕتان بێ نازانێت لە 6 7 پشتەوە بیباتەوە سەر چێ، هەر خۆی بەو عەشیرەتە دەزانێ، بەو بنەماڵە دەزانێ. دوای لێگەڕێ بوو بە 2000 ساڵ نەسیەن مەنسیە یەقینت هەبێ، پیاو ساڵح بوو بی، نووسەر و شاعیر بوو بی، ناودار و خانەدان و ئاغا بوو بی، دوای 2000 3000 کەس ساڵ دوای مردنتەوە هیچ مرۆڤێکی داهاتووی سەر ئەم زەویە نازانێت تۆ هەبوو یان نە، بۆ یەکجاری لەبیر دەچیتەوە. بۆیە ئالێرەدا ئیسلام شتێکمان پێ دەڵێ، ئەڵێ لەبەر خاتری دڵی هیچ کەسێک قیامەتی خۆت مەفەوتێنە، زۆر گرنگە، چونکە وەڵڵاهی دوای 1000 2000 3000 ساڵی تر کە مێژوو هەر دەڕوا هیچ کەسێک نازانێت تۆ لەم سەر زەویە ڕۆژێ هەبوو یان نە. خوێندووتە، وتارت داوە، خێرت کردووە، کەسابەتت کردووە، باخ و مەزرعەت کردووە، هیچ کەس نازانێت تۆ هەر هەبوو یان نا. بۆیە ئەوەی کردت با بۆ خوا بێ، چونکە دەفتەرەکەی لای خوا هەر ماوە، بەس ئەوە دەمێنێتەوە. قڕ بەسەر ئەو کەسەی خوایە خۆم پەنات پێدەگرم لەگەڵ ئەم برایانەمدا، قڕ بەسەر ئەو کەسەی ئیشەکانی بۆ ڕیا و بەرچاوی خەڵکە، چونکە هەر لە دوای مردنت بەخوا دوای ساڵی خەڵک دەبیریان دەچیتەوە. ئەگەر 1000 ساڵ و 2000 ساڵ ڕۆی هەر کەس نازانێت تۆ بوونت هەبووە لەسەر زەویدایان نە. ئەو قەڵای هەولێرە 3000 ساڵە، هیچ کەسێک دەزانێت ئەوەی لەو قەڵایدا کاتی خۆی ژیاوە ناوی چی بووە بەڕێزان؟ هیچ کەس دەزانێت ناوی چی بووە؟ نە بەخوا تەواو بوو. ئێستاش هەڵی کۆڵە هەزاران خانوهینی لە ژێرەوە هەیە، بەس کەس نازانێت ئەمانە چێ بوون، بەڵام خوا دەزانێت. خوا تۆماری کردووە دەفتەرەکەت لەگەڵ تایە لێت نابێتەوە، کیتابون مەرقوم، جا قیامەت عەشوایی نییە، حتر عالەم بڕوا کەس بە کەس نەبێ، ناوەڵڵا خوا دەفەرمێ کیتابون مەرقوم، هەمووی ژمارە و کۆدی خۆی هەیە. ئەها ئێستا لە زانستی ئامارە لە کۆمپیوتەرەکەدا هەر کۆدەکە لێدەی هەموو معلوماتی فڵان کەست بۆ دێنێتە سەرین، تۆ ڕەقەمت هەیە لا على علیین یان لە سجین خوا پەناماندا ڕژمارەیەکت بۆ دانراوە، کۆدی فڵان کەس فاتح فڵان کەس، ئەوە کۆدەکەیەتی لە ڕۆژی قیامەتە لەگەڵ تایە کۆدەکە لێدرا هەرچی ئەرشیفی ئەعمالتە هەمووی هاتۆتە دەرێ، هەمووی بە ڕەنگ و دەنگ تۆمار کراوە، بەس ڕەقەمەکە لێ دەدرێت لە لای خوا، کیتابون مەرقوم. سبحان الله لە ئیعجازی قورئان ئەو زەمانە کە کەس نەیزانیوە ئەرقام و کۆمپیوتەر وشت چییە، بە یەک کلیک ئاسانتر لەوە بۆ فریشتەکان و خوای پەروەردگار بە یەک ڕەقەمەکە لێدرا، دوای 1 ملیۆن ساڵی تر کە ئەم زەویە کۆتایی پێهات تۆ ئەرشیفی ئەعمالت ماوەتەوە. ئەگە بۆ خوات کردبێ بەخوا ئاوەدانە، ئەوەی بۆ خوا نەکراوێ هەمووی بەتاڵە. وما تدري نفس بأي أرض تموت، يقينمان هەیە هەمومان کە دەمرین، بەڵام سبحان الله زۆر سەیرە، ڕۆژانە ئەو هەموو لافتە دەبینین کەچی ئەم مرۆڤە دڵڕەقەوا دەزانین ئێمە نین،
ئەوە فڵان کەسی ژمرد ئەو هەموو موبایلە لێ درێ و پەیجی فڵان کەس مردۆ خەتێکی ڕەش کەسی زۆر سەیرەوە ئەزانینەوە من و تۆ نین بەڵام وەڵڵی یەقینت هەبێ ڕۆژێ تۆش لەو لیستەدای سەرەمان گرتووە سەرەی ناناوەشتان بینیوە کە دەڕاتە پێشەوە تۆ لە دواوی سەرەکە کە ڕۆی ئاخری تۆش دەبی بە یەکەم ڕۆژێ تۆش دەیتە پێشەوە ئەم لافیتانەش هەمووی ئینزاری سوورە فڵان کەس ئاگادار بە فڵان کەس ڕۆی تۆ تۆز چووی پێشەوە فڵان کەس مر ئاگار لێ بێ تۆش چوویتە پێشەوە هەمووی ئاگاداریە دەچینە سەر قەبران واللهی بەداخەوە من بینیمەوە تۆش بینیوتە لەسەر ئەو قەبرانە خەڵک قاقای پێکەنین لێدا پێدەکەنێ وا نازانێ ئاخر ئەو قەبرە دوێنێ ئەو فڵان کەسەش وەکو من دڵی بە دنیا خۆش بوو واللهی دەرسی چوونە سەر قەبران هەر ئەوە نییە بڵێ خێرم دەستکەوێت لەگەڵ براکەما چووم دەرسی ژیانە سێرێکی چێلی ئەو قەبرانە بکە ئەو هەموو گەنجە ئەو هەموو ساغا ئەو هەر کەسە بە ڕووداوێک بە نەخۆشیەک من و تۆش چاوەڕێی هەموو ئەوانەمان لێ دەکرێت ناشزانی لە چ شوێنێکە دوا هەناسەت دەدەی بۆیە ئەم ئاەتە زۆر ئاگادارکەرەوەیە وما تدري نفس بأي أرض وشەی ئەرض خەتێکی بەژێرا بێنن تەموت بۆیە ئەم ئاەتە پێمان دەڵێ نەچی بۆ شوێنێک کە بێ ئەمری خوای لێ بکرێت چێڵە لەو شوێنەدا ڕوحی تۆ دەرناچێ نەڵێ من لەو شوێنەدا وەڵا بە سەلامەتی دێمە دەرەوە و دوای دێم لە مزگەوت تا تەوبە دەکەم لەوە ئەچێت لەو شوێنە خراپە پەنا بەخوا دواساتی ڕوح دەرچوونی تۆ بێ خەڵک نەبینی مایکی گۆرانیەکەی بەدەستەوە بوو لە کاتی گۆرانیدا بەلادا هات لە ئەو پەڕی شادیدا خۆ لە هەر ئێستا ناوەکانیان بڵین لەبەر کە سوکاریان نەبێ خوا لە هەمووانیان خۆش بێ چوونەوە بەر بارەکەی خۆیان مایکی گۆرانیەکەی بەدەستەوە بوو گۆرانی دەچڕی لە ئەو پەڕی شادی و سێت چۆپی و نازام چیدا لەو وەختە شادەدا فریای شایەتمان نەکەوت نەڵێ لە حەفلەدا خەڵک نامرێ خەڵک لەم هەولێرەدا لە ناو سەرچۆپیان مرد لە حەفلەی بوو گواستنەوەدا پەڕۆکەی ڕادەوەشاند و ڕوحی دەرچوو نەڵێ من لەو شایە دێمە دەرێ دوای تۆبە دەکەم نەڵێ دەچمە ئەو بلیارخانە و دوایی دێمە دەرێ لەوە چێ ڕوح لەوێ دەرچێ بۆیە خوا فەرمووی مەڵێ لە مزگەوت تا ڕوحم دەرەچێ خوا دەزانێ هەموو شوێنێک تەوەقوعی مردنی لێ بکە بۆیە دایمە بۆ شوێنێک بچۆ کە ڕوود بێ بمری براکەم بەخوا ئەو دەرسەمان بەسە لە شوێنێک مەچۆ گەنجی بەڕێز مام حاجی بەڕێز مەلای فڵان کەس مەچۆ شوێنێک مەچۆ دەستگایەک کە ڕوود نەیە بڵێن لەوێ مردووە بەل لە شوێنێ هەر شوێنێ بۆی چوین تەوەقوعی مردنی لێ بکە لە دوایدا بە سەربەرزیەوە بە شانازیەوە بڵێ سوپاس بۆ خوا مردوم تخوا چەند خۆشە کە دەڵێن فڵان کەس لە نوێژی بەیانیدا ڕوحی دەرچوو فڵان کەس پارشێوی کردبوو زمانی بە ڕۆژوو بوو کە مرد ها کە سوکاری چەند بە شانازیەوە باسی دەکەن ئەی تخوا بڵێن لە قومارخانەیان مردووە ئەی بڵێن لە گوندی لوبنە نازام کوێی کە مردووە و خوا پەنامانداڵان شوێنەکە باش نیە و جەنازەکانی هێناوەتەوە پۆلیسی ژەوێ فەقیرە بیشارێتەوە کاکە بەوەی نەمردووە وەڵای برا نەخۆشی کەی هەبووە کە سوکاریش فەقیرە نازانن چۆن لەناو خەڵکە بڵاوی کەنەوە تەوەقعۆکەی لەو شوێنە بمری زۆر خەتەرە بأي أرض هەموو ئەرزێک مافیەوەی هەیە لەوێ دوا ڕوح دەرچوونت بێ خەتەرە براکەم هەر بەو جادەش دامە ڕۆبا خەڵک نەڵێن خوا نەخواستە بەنیازیی بێوێدا ڕۆیشتووە قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم إما أمر رمضان هل خزمة قرآن دابوين لما أنقي قرآن قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم سورة جمعة آتي هشتا أو مردني تفرون منه همو من لبر مردن رادكين أم همو چارەسەری نەخۆشیە ئەم هەموو وڵاتە ئەم هەموو خۆپارێزی لە سەرما و گەرما ئەم هەموو خۆپارێزی لە شەڕ و تەقا بەس بۆیە نەمرین وانە هەموو لەبەر مردن ڕادەکەین بەڵام خوا دەفەرمێ فإنه چی ملاقيكم سەیری وردی قورئان کە من هەموو جا پێتان دەڵێم وشەکانی قورئان چونکە کەلامی خوای مرۆڤ نیە زۆر عەجیبە نافەرمێ فإنه يدرككم دەتانگرێ و تووشتان دەبێ خواوەی نەفەرموو ئەو مردنەی تفرون منه فرار دەکەن ئێوە لەبەری ڕادەکەن ئاخری پژملتان دەگرێ خواوەی فەرموو يدرككم يعني لە پشتەوە پژملتان دەگرێ و پێتان دەگا ناوە خوای نەفەرموو فەرمووی فإنه ملاقيكم ملاقات واتە باوەشتان پێدا دەکا يعني ئەو کاتێ ئەجەلت هات تۆ لەبەر مردن ڕادەکەی بەڵام کاک مردن وا لەوێ لە پێشەوە باوەشی بۆ گرتوویتەوە ڕێک تۆ خۆت بە ئامێ زیادەکەی هەموو ڕاکردنێک کەسەکە لە دواتەوەیە کە تۆ لەبەری ڕادەکەی ئیلا مردن نەبێ مردن وا لە پێشەوە ئامێزی بۆ تۆ گرتووەتەوە فإنه ملاقيكم باوەشت پێدا دەکا بۆیە زۆر کەس هەیە زۆ بە پەلەیە بۆ ئیشێک بە پەلەیە بگەمە فڵان شوێن سبحان الله ئەجەلەکە وا لەوێ چاوەڕێیەتی ڕات کرد لە مردن بەڵام بە قاچی خۆت چوویتە ناو مردنەکەوە زانەی پایبەرز دکتۆر عایز القەڕەنی لە کتێبی لا تەحزەندا لە لاپەڕی 378 ئەم
ئەمانە چیرۆک نین، ئەمە هەموو کتێبی نووسەرەکانیان نووسەری جیهانی ئیسلامین، مامۆستای زانکۆ و وتارخوێنی بەناوبانگن. دکتۆر عایز القەڕین لە کتێب بەناوبانگەکەیدا کە بە ملیۆنەهای لێفرۆشاوە، کتێبی لا تەحزەن لاپەڕەی 378 دەفەرمە کاتی خۆی جەریرەی ئەلقەسیم کە لە سعودیا دەردەچوو ئەم هەواڵەی بڵاو کردەوە. باسی کەسەکەش تێدایە، گەنجێک تاقانەی دایکی دەبێ، باوکی نەماوە و کوڕە تاقانەی دایەیە، ئەوێ سەفەر بکە بۆ ئەوروپایان بۆ وڵاتێکی عەرەبی، ئاسایی و پلیتی فڕۆکە دەبڕێ. سبحان الله شەو دایکی دەکەوێتە خوورپەوە، بەیانی کوڕەکەی سەفەر دەکا، سەفەری هەتاتایش نییە، سەفەرێکی ئاسایی دەکا و دێتەوە. ئەم دایکە قەد وا نەبووە، قەد وەکو ئەو جارە دڵە ڕاوچەی بۆ دروست نەبووە. کوڕەکەش قەد وەکو ئەو جارە بەدایکی نەوتۆ دایە گیان لەسەر هەست بی، ئەگە دنیا بوو خەبەرم نەبووە تۆ لەسەر هەست بی تۆ خەوت سووکە، سعاتێک 2 سعات پێش بانگی بەیانی من خەبەر کەیتەوە، موعیدم هەیە لەگەڵ فەجرا دەرچین و گەشت بکەم. داچێڵە بە ئیزنی خوا، بەڵام ئەو شەو ئەو دایکە خەوی لێ ناکەوێ، هەست دەکا قەلەقە، یەک دڵە ڕاوکەی هەیە خوایە گیان بۆ وام لێ هاتووە. ئەو کاتە دیارە ڕادیۆ هەبووە، ئەڵە ڕادیۆی کردەوە کەشوهەوای دەخوێندەوەڵتی کەشوهەوای بەیانی باراناویە گەردەلوولە بایەکی بەهێز دێ لەوە چێ گەشتە ئاسمانیەکان وەکو پێویست نەکرێن. وتی بەو خوایە ناڵم کوڕەکەم سەفەر بکە. کوڕە خەبەری نەبەوە، کاتی سەفەر هات، تیارە دەرچوو، کوڕە حەل لە جێگایە ئیسراحەت خەوتووە، دایک دڵی یا ڕەبی خوا لێت بەزیابێ، ئیتر ئێستا خەبەریشی بێتەوە تازە فڕۆکەکە ڕۆی نزیکی هاتاوکەوتن ئیخبار بڵاوی دەکاتەوە ئەو فڕۆکەی ئەم بەیانە بەڕێکەوە ژمارەی سەرنشینەکانی ئەوەندە بوو بەهۆی کەشوهەواوە کەوتە خوارەوە هەموو سەرنشینەکانی گیانیان لەدەستدا. دایک دڵی یا ئیلاه العالمین لە ئێوارەوە دڵە ڕاوچێم بوو کە ئەم کوڕم تووشی این دەبێ، یا ڕەبی خوا لێت بەزیاد بکە خەبەری نەبووەوە کە منیش خەبەرم نەکردەوە، کوڕەکەم بۆ مایەوە ڕادەکە هەستە کوڕم هەستە لە مردنێکی حتمی ڕزگارت بوو، کەسەی دەکا کوڕەکەی لە جێگاکەیان مردووە. سبحان الله لە ناو جێگاکەیان مردووە. ئەو لەحزەیەی کە فڕۆکەکە لەوێ سوتا و دەرنەچوو هەموو مردن کەوتە خوارەوە، کوڕەکەی لە ناو جێگای خەوتنەکەیان مرد. فإنه ملاقيكم، من تو هەموو هەوڵێک دەدەین فڵان کەس نەمرێ، بەڵام بەدەستی خۆمان ئامێزەکەی بۆ گرتوێتەوە مردن وا لە پێشەوە چاوەڕێی کردووە لە شوێنە دیاریکراوەکەی خۆیدا. ئەمە کەلامی رب العالمینە. الذين قالوا لإخوانهم وقعدوا لو أطاعونا ما قتلوا قل فادرءوا عن أنفسكم الموت إن كنتم صادقين. الذين قالوا لإخوانهم منافقان مدينة كاتك للجنگ أحد قرانوا دوای هەفتاد پیاوی قارەمانی ئەم ئیسلامە شەهید بوو لە مەدینەی و مەککەی. منافقەکان جا منافق بەڕێزان بە حەیاتی فرمێسکی چاوی کەس ناسڕێ، بە حەیاتی برینی کەس ساڕێژ ناکە. منافق یەک عادەتی هەیە بەس برین دەکا خوێ دەکا بە برینەکانتەوە. ئاو کاتە کە دەچون بە حساب بۆ پرسەی شەهیدەکانی ئوحود سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەس ژن و منداڵەکەیان دەگوت وەڵڵاهی برا پێمان کوتن، ئێمە باش بوو زوو گەڕاینەوە. دەمانگوت کاکە ئەمە شەڕی خۆ لە ناوبردنە، وەڵڵاهی ئەگەر بە قسەی ئێمەیان بکردا ئێستا کانە مێردەکەی تۆ نەدەکوژرا، کاکە منداڵەکانی بێباوەک نەدەبوون. لەو ئەتاعونا ئەگەر وەکو ئێمە بگەڕانایەوە ئینسیحابیان بکردایە ما قوتیلوا وەڵڵاهی نەدەکوژران. ها خوێیان دەکرد بە برینی ئەو کەس و کاری شەهیدانەدا. خوای گەورە لە عەرشی عەزیمەوە جوابی دانەوە، قل ئەی محەممەد صلی الله علیه وسلم بەو دیعایەتیانە بڵێ فادرءوا عن أنفسكم الموت إن كنتم صادقين. دا ئەگەر ڕاست دەکەن و پیاون با مردن ڕوو لە ئێوە نەکا. ئەمانە ئەمڕۆ بە سەربەرزی شەهید بوون، بەڵام خۆ ئێوە لە ناو جێگا شابێت دەفەرمون مردن لە خۆتان قەدەغەکەن. ئەگەر ڕاست دەکەن دەبڵێن ئێمە 10 ساڵی تر دەژین، 5 ساڵی تر دەژین، 50 ڕۆژی تر دەژین، ئایا دەتوانن مردن لە خۆتان قەدەغەکەن؟ مامۆستا عەلی باپی لە تەفسیرەکەیدا لە بەرگی دوودا لە لاپەڕی 554 قسەیەکی جوان دەکا لە تەفسیری ئەم ئایەتەدا، ئەڵێ زۆر کەس هەیە لە ترسی مردنێ هەر ئێستا مردووە. وەڵڵاهی ڕاستە، ئیوا هەیە ئەوەندە لە مردن دەترسێ هەموو عمری مردووە، هێشتا مردن نەخەی نەگرتووە مردووە، هەموو دەمە لە مردن دەترسێ. ئیوا هەیە لە ترسی نەخۆشی هەمیشە نەخۆشە، ئەوەندە لە نەخۆشیە ترسێ. وڵی خەڵکم بینیوە ئەڵێ ئەم سابوونە دەبێ پیس نەبێت، کاکە دەست بە سابوون دەشۆی، وەرە سابوونەکە پیس بێ ئەبێ میکرۆب بە سابوونەکەەوە نەبێت، جاوەرە چیکەی بۆ دێنی؟ وەڵام ئەگە تێزاب بە پێستەکەیەکەی بیخاتە سەری پلێتی ئێسقانەکانی. لە ترسی نەخۆشی هەمیشە نەخۆشە، هەیە لە ترسی سجن هەمیشە سجنە. ئەڵێ بۆ خوا یەک قسەی حەق بڵێم دەترسم دوای بژیرە، تۆ هەموو ژیانت لە سجنایە، هێشتا نەگیراوی هەر لە سجنای. هەیە لە ترسی هەژاری هەموو عمری فەقیرە، بەو خوایە پارەیەکی یەکجار زۆری هەیە. وەڵڵاهی خەڵکانێک هەیە بەو خوا بەس دانیشە
دانیشە بەخۆی ماڵ و منداڵ و میوانیەوە بیخوا تا دەمرێ بەشی دەکا یەک کەسابەت نەکا هەر لە ماڵە دانیشە و حەج و عومرە بکا و لە مزگەوت تا عیبادەت بکە تا دەمرێ پارەکانی بەسێتی وەڵڵاهی ئەوەندە دڵی لە فەقیری و هەژاری دەترسێ هەموو ڕۆژێ فەقیرە یعنی ئەوەندە لە فەقیری دەترسێ ئێشتا لە هەموو کەس فەقیرترە وامە بەبرام ئەگەر تۆش ئەو ئاەتە چیمان پێ دڵە کاکە تۆ دەچی کەسێک لە پێناوی پاراستنی ئەم نیشتیمانەدا شەهید بووە بۆ باوکە سوکاری تازەوە ڕۆیشتۆتە قیامەتی خۆی بۆ خوێ دەکەی بە دڵی کە سوکاریدا بە خێزان و هاوسەر و منداڵەکانیدا کاکە بە قسەی خەڵکی نەکرد پێم گوت دانیشە ئێوە تازە مردووە ئەوە قسەی منافقینە کەسێک چۆ بۆ شوێنێک لە سیارەکە وەرگەڕاوە کاکە پێمان دەگوت مەچۆ بۆ فڵان شوێن کورە کاکە تەماح بازی مەکە ئەم هەموو سەفەری دوو هۆک و زاخ و سلێمانی نەدەویست تۆ ئەمە قسەی منافقە ئەی بۆ لە جیاتی ئەوە ناڵێ وەڵڵاهی مردنی خوا بە حەقە چۆتە قیامەتی خۆی یا ڕەبی خوا لێ خۆش بێ خوا سەبوریتان بدە ئەوە قسەی ئیماندارە قسەی منافقانەوە لەو ئەطاعونا ما قوتلوا بە قسەی ئێمەیان کردە وەڵڵا برا ئێمە پیاوانە بۆ خۆمان ئینسیحابمان کرد و چوینەوە ماڵ و نەشک و ژراین و عیبیشمان نەبوو محەممەد ئەو خەڵکانی بە کوشدا خوا فەرمووی ئەگەر ڕاز دەکەن دەمردن لە خۆتان قەدەغەکەن دەیەقینمان بدەنێت دوای ساڵیشکەیەوە دەژین وا ئەمانە بە شەهیدی چوونەوە بارگای خۆیان بەڕێزان ئەم مردنە هەمیشە لە پێشمانە ڕێک لەو شوێنەش دەمری کە بۆ دیاری کراوە ڕێک لەو شوێنە یەقینتان هەبێ بأي أرض تموت شو دەیزانێ الله ڕێک تۆ دەبێ بچیتەوە شوێنە هەر لە کتێبی لا تەحزەندا دکتۆر عایز القەرەنی لە لاپەڕی 380 دەفەرمێ شێخ عەلی تەنتاوی بەڕێزان بە سەرهات و بینینەکانی یەکجار زۆرن ئەو پیاوە هیچی خەسار نەکردووە یعنی هەرچی بە چاوی خۆی بینیوێتی هەمووی نووسیوەتەوە جاری وای خەڵک ڕخنە لێمە دەگرێت وەڵام مامۆستا بە سەراتی جێڕاوەتەوە کاکە ئەوە گەورە پیاوانی مێژوو منیان فێر کردووە شێخ عەلی تەنتاوی نەیهێشتۆ یەک شت بە خەسار بچێ بۆ ئێمە دەرسی لێ وەرگرین دەرس ئەوەی دەرس لە بەسەرهاتێک وەردەگری کە واقعە کە ئەوە لەمە لە کتێبە ئەڵم لا تەحزەنی دکتۆر عایز القەرەنی لاپەڕی 380 خۆمە پیرێژنێک لە ساڵی تەندروبان نەخگێڕاوەتەوە بۆمان برا ئەوە حکایەت نییە ئەوە گەورە پیاوی ئیسلام نووسیوێتی شێخ عەلی تەنتاوی ئەو زانایە هەموو ئومەتی ئیسلامی قەرزاری کتێبەکانیەتی ئەفەرمێ کابرایەک ناسیا و خزمی ئێمە سایقی پاسێک بوو پاسەکەی پڕ لە نەفەر بوو پڕ لە نەفەر لە شوێنێکە ئەڵێ کەسەکان هەموو شایدیاندا وتیان ئاوا مرد ئاوای کرد ئاوا دەیڕوانی بەلای ڕاست و چەپە ئیستۆپێکی توندی گرت و سارەی لادا لە لاجادە و خەڵکەکە وتیانەوە چی بوو خۆ نەتایە تەقیوە و نەسارە عیبی هەبوو کاکەوە بۆ لە کتوب ڕام سار دۆستان هەمومان بەسخەری بەسەریەکە بکەوین وتی وەڵڵاهی لەبەر خاتی ئەو پیاوە ڕیش سپیە ئەها دەستی لە ڕاگرتن بابێ سەرکەوێت خوا جێگای بکەنەوە گوناحە و پیاوە ڕیش سپیە خەڵکەکە هەموو ئاوا سنگیان دەرپەڕاند و ڕوانیان و چاویان زەق کرد کوڕە وەڵا برا کەس دیار نییە کوڕە وتی ئەوە هاتە ژوورەوە خوا دەرگای بۆ بکەنەوانە گوناحە زۆر پیرە جێگایەکی بۆ بکەنەوە لای خۆتانەوە کوڕە وتیان وەڵڵاهی برا نە پیر و نە گەنج و نە هیچ شتێک لەم جادە چۆڵەوانی یەک کەسی لێ نییە ئەڵێ وتی هات ئاوای وت و بەسەر سوکانی سارەکە ڕوحی دەرچوو فریشتەکانی گیانکێشاوی لە بەرجی هینەکە بینی بوو ها خوای گەورە ئەجەلی ئەوانەی نەهێنابوو چونکە لە کتوپڕە کابرا بمردا لە سەریعێکی ئاوادا پاسەکە وەرگەڕایان و تیا دەچوون خوای گەورە هەموویانی پاراست بەس ئەجەلی ئەو شۆفێرە هاتبوو لەسەر شکلی پیاوێکی بەتەمەن ئۆتۆمبیلەکەی ڕاگرت بڵێ وەرە سەرکەوە وتی سەرکەوت و بەلادا هات بەسەر سوکانەکەیان مرد وتاری ئەم شەو پێی وتین وما تدري نفس بأي أرض تموت ئاگات لێبێ قەت مەچۆ شوێنە کەڕوود نەیا بمری قەت مەچنە شوێنێک کەڕوود نەیا بمری دووەمیشیان وا بمرە کەڕوود بێ بچێەوە بەر قاپی ڕەحمەتی خوای پەروەردگار چەند خۆشە ئینسان ئامادە بێ بۆ مردن کە ئامادە بووی بۆ مردن بە یەک شت یا ڕەبی خوایە کردەوەکانم زۆر خاڵین بەڵام کارێکم نەکردووە سوپاس بۆ خوا هاوبەشم بۆ تۆ بڕیار نەداوە سپاس بۆ خوای پەروەردگار بەغەیری ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕازی نەبووم سپاس بۆ خوای گەورە غەیری قیبلەی ئەو محەممەدە قیبلەیشترم نەناسیوە سپاس بۆ خوا بارەگام مزگەوت و ناو مسڵمانان بووە سپاس بۆ خوا دڵم پاکە کوڕە بەڕێزان ئەمە زۆر ئەساسە کە مردی ئەمەی لێرەتایە ئەم دڵە ڕقی لە مسڵمانان نەبێ هەر کاکە ڕقل لە ئەهلی مزگەوت نەبێ ڕقل لە کاسبکاری حەڵاڵ خۆر نەبێ ڕقل لە خزم و کەسوکاری خۆن نەبێ ئەگە خێری شت نییە بۆ خەڵک زۆر گەورەیە شەڕ نەبێ بۆ خەڵک شەڕی کردار بەرهەمی خراپەی ناو دڵت پاک بوو بەخوا نەغیبەتی خەڵک دەکەی نەبوختان بۆ خەڵک دەکەی نەحەقی کەست هەیە ئەو کاتە ئامادە بووە مردنی خوا بە حەق دێ
والله مردن ئیسراحەت دەکەی دەچیتەوە لای خوا بەلی الرەفیق الأعلى. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرپشک کرا مانەوەت دەوێ لەناو ئەو ئازیزانە تا کە خۆشەویستترین کەس سەحابەکانی پێغەمبەرن صلی الله علیه و سلم بەڕوح و بەجان فیدای بوون، مانەوەت دەوێ لای خاتو عایشەی دڵسۆز، لای فاتیمە خانی دڵسۆز، یان خوا. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو کاتەیە کە اختیاری درایە فەرمووی بەلی الرەفیق الأعلى، خوا لای تۆم دەوێ، خوا لای تۆ خۆشترە. هەر مردوویەک و ئازیزێک لێ مرد دڵی خۆت بەوە بدەوە لای خوای خۆشترە. مادام ئیماندار بوو ڕزگاری بوو لە نەخۆشی، لە خەفەت، لە خەڵکی خراپ، لە دوو زمان، لە منافق. بەلی الرەفیق الأعلى. هەر کەسێک خۆشەویستێکی لێ مردووە با لەم شەوەدا دڵی خۆی بەوە خۆشکە بەخوا خوا لای تۆی باشترە. خوای ئەرحەم الراحمین، ڕەفیقی من و تۆی بێ ڕەحمە کە ڕەحممان بە کەس دانایە، بەشی خۆشمان هیچ پێ ناکرێ، بیسپێرە بەخوا. هەر ئیمانێکی یەقینمان هەبێ بە ذاتی خوا کە تاک و تەنهایە، ئەڵڵا تاک و تەنهایە بێ شەریکە، محەممەد خاتەمی پێغەمبەرانە صلی الله علیه و سلم، ئیمانمان هەیە بە هەموو پێغەمبەران، بە هەموو کتێبی ئاسمانی، لە دوای قورئان هیچ کتێبێشکەی ئاسمانی نایە، غەیری ڕێبازی ئیسلام هیچ ڕێبازێک ڕاز نییە، غەیری ئیسلام هەمووی سەر لە شێوەی گومڕایی و بەتاڵیە، غەیری قیبلەی محەممەد صلی الله علیه و سلم هیچ شتێک شایانیوە نییە ڕووی تێکەی، غەیری مزگەوت هیچ شوێنێک نییە دڵت لێ ئارام بێ. پاک بژی لەگەڵ خەڵکیدا و ئامادە بە بۆ مردن کە مردی یەقینت هەبێ ئیسراحەتی تەواو دەکەی. یا ڕەبی خوا بە ئیمانەوە بژین، یا ڕەبی خوا بە دڵپاکی بژین، یا ڕەبی خوا لە ناو مزگەوتا بژین، یا ڕەبی خوا ئاخر لەحزەی ڕوح دەرچوونمان ئەو کاتە بێ کە تۆ لێمان ڕازی، خوا لە ساتێکا بمرین کە لەو کاتەدا تۆ لێمان ڕازی، یا ڕەبی خوا لە گوناهەکانیشمان خۆش بی. ئەوانەی خۆشەویست و ئازیزیان لەدەست داوە دڵبەخە من، یا ڕەبی خوا لەم شەوە مبارەکەدا لەم ساتەدا خوا سەبووری دڵ و دەرونیان بدەی، یا ڕەبی خوا سەبووری دڵ و دەرونی ئەو کەسانە بدەی کە ئازیز و خۆشەویستیان لەداوە و چاو بە فرمێسکن نەم بەرە جێژنانە دڵیان خۆشکەی، یا ڕەبی خوا بە لیقای خۆتمان شادکەی بە ئیمانەوە، یا ڕەبی خوا لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوا ساتی ژیانمان بدەین. یا ئەرحەم الراحمین، ئەوانی نەخۆشن داوای دوعای خێریان لەم دەستە بە دەستنوێژانە کردووە، لەم کەناڵەوە دەنگ و ڕەنگمان دەبیستن ئێوەش ئازیزان لە ماڵەکانی خۆتانەوە، لە مۆبایلەکانی خۆتانەوە کە دەبیستن بڵێن ئامین. یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکان بدەی، یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆش و لەش بە ئازارەکان بدەی. هەوانەی دڵبەخە من خوایە دڵیان خۆشکەی، هەموو دڵبەخەمێک بە تۆ دڵ نەبێت دڵخۆش نابێ، خوایە ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی، ئەوەی گرفتارە ڕزگاری کەی، ئەوەی بە ناحەق گیراوە دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە. یا ڕەبی خوا لەناو خۆماندا تەبا و خۆشەویست و برامان کەی، بە خۆشحاڵی یەک خۆشحاڵ بین، بە ناڕەحەتی یەکتر خەمبار بین، لە صیفاتی منافقین بە دوورمان کەی. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم.